ئەم کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە باکووری کوردستان و بە تایبەت هاتووینەتە شاری مێردین هەوڵ دەدەین بە دوواداچوون بکەین لەسەر ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنەکانی ناوەخۆی تورکیا و هەڵبژاردنەکانی شارەوانی شاری مێردین لە ڕابردوودا هەدەفە توانی سەرکەوێت لەم شارەدا بەڵام ئێستا ڕکابەری بەهێزی هەدەفە وەک پێشوش ئاک پارتیە دەمانەوێت بزانین ڕکابەری ئەو دوو پارتە بۆ بەدەستهێنانی سەرۆکی شارەوانی ئەم شارە چۆن دەبێ و خەڵکی ئەم شارەش لەم بارەیەوە چی دەڵێن لەگەڵمان. کاری وەچەوایە ژیانی وەچەوایە جوان ئەمە باشە ئەم دشغلن ئەم برن ئەم ئارتوک پێی بەداما چەرەزا دفرۆشن و خێرات مێردین زۆر باشە گەلێک سوپاس ماڵی تا ئەوەدان بە مە دەخوازیین بزانین احتیاجی ئەو باژێر چنە چه احتیاجێکی احتیاجە باژێر سەیارێمە نوکارن ڤر دەرباس بوون ڕێتەنگێ ئۆتۆپارک قامە تونە ji bo navê em nabû. باش ئەگەر کەسێک ببتە سەرۆکی شارەداریە لازمە چ بکات هون چ دخوازن وەکی هاوڵاتی ئەم وەک هەویە دخوازن دەموکراسی دخوازن دەموکراسی و ji bona gelê Kurd em azadiye dixwazin. یعنی دموکراسی و ئازادیە گەلێ کورد ئەو شتێکی مەز نەبووە تو بەشداریە سەچم دەکەی سەرۆکی شارەداریە نو کار بکە هون دەخوازن چ بکە ئەو سەرۆکی شارەداری یانێژ بۆ مەملەکەت خەیلی چ بەل ئەو بێت احتیاجەوە چن احتیاجامە بەل لە توریست پەس دەبێت توریست چ قەزبەی ئیشەی ئەسنافە چیتر دەبێت ولو يعني فازدا هنوكا تروس زيادة دين يعني كم باشنا نوكا باش هري باش كي باجر زيادة دين يعني شولا كيش بولاد دين عراق ايران كيش ناج يرلي تورست يعني يرلي تورستين بالفازدا نوكا تروس باش دين هري يرلي تورست بور بين روتين اجا وقتاك ام كتر بوهاره daha fazla turistler يعني تشاوري هاتنا كزيادة دكن هري زيادة دبنا باشا تو پشکداریە سەچم دەکەی هەڵبژاردن دەکەی ئەوی خۆی دەدەی ئەم وای خودتن ینی حازرێکی باش ئەم حاضر کردن من حاضرم و ئاب خێر کیژان بەلەو بێ ینی بۆ پرۆبلەم نییە نا پرۆبلەم تنەیە تنەیە باشە قەیوم کارێکی باش بوو یان خراپ بووە بۆ کار باش بوو باش بوو سەربەرێ باش بوو باش بوو باشە ئەی شولە وا چەوایە کاری وە چەوە باش الحەمدولیلا یعنی سەربەری چێترە لبەری چێترە هەرێ سەربەری چێتر هەنێ وەختاکە مەگۆ هەنی توریست دەرون تێنە ئیشی ئەسناف داها چێترە باشە گەلێک جار دەبێژن باش هاتینە سەر ینی نرخێەوە کاڵایەوە باش هاتینە سەر زێدە بووینە یا زێدە بووشتەرستان بوها بوون یعنی سەر هەر تشتی بوها بووی نەفتەنێنن یعنی باشە نوکە گەر بێژیە من ساعتێک بەری چەند بوو بەری ساڵێک نوکە بچەندینە بەرێ ساڵێک میسام 380 بوو ئیسا 380 یعنی 100 لیرەیە تورکی زێدە بوو ئاینەن ئەو ژی نۆرمال یعنی هەرچ بواری نەسەرگرتنی کاری وە چەوان ئابێ کارێمە هیچ نەی وڵە ئیسال چەند ساڵ من کامە کریە ینی ئەم هەرگاو زەرار دەکەن هیچ نەی توریستێن ئەو ژیانی تێن چماک و تاریخی تێن حەبکی قەڵەباڵغی چێ دەبێ ئەمە ئەڵشوێری شێ ناکەن کریامە تێ ئەس نکارم کرێ بدەم ئەکۆنۆمیکی قریز هەیە ینی کریس باشە ژبەر چ کریس دروست بووی چێ بووی ئابێ ژبەر ژبەر دۆڵار دفڕن و سۆڵ ژمار بەهاتێن کەس ناکڕ ئەمژی ئەنی گەرەک ئەمژی ئەم بەها بدەن ئەمە وەختان بەها دەدەنژی کەس ناکڕێ دۆلار زێدە چماک و دۆڵار زێدە دەبێ ژمارژی پڕبهاتی ئەمژی ئەم نکارن کاری خو بکەن باشە ئەم نکارم سەچم بۆەوە گرنگە ئەو سەچمش بۆمە گرنگە ئابێ ئەنەملیش بۆمە ئەو مەملەکەتە چه احتیاجیوی هەنە ئابێ چه احتیاجاوی هەیە مەسەلا زۆر نەکددم تشتێ فەرقلی ئەو لەڤر مەسەلا وەختاکو ئەم دەڕن ئەستەمبول ئەم تشتێک و ئەم دبینن لەڤرتنەن مەسەلا تشتی ئەم لەور دەبین ئەما گەرەک لە وان دەراژیا بگونەی دۆغ ئەنی جیکی مەزن دەخوازن ئاینە نابێ ئەما ئیشتە کەس چێ ناکە کەس لە خۆ ناکە ئیش ینی یاپمیێڕار باشە تۆ دەنگی خۆ دەدەی ئەوی خۆی دەدەی دەدەی شداریە سەچم دەبی
ئێمە ئێستا لە نێو سنتەری شاری مێردینین لە باکووری کوردستان لە هەڵبژاردننی کۆتایی ئەم مانگەدا زیاتر لە 482,000 هاوڵاتی دەتوانن دەنگ بدەن دەنگدەرن دەتوانن بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن دەنگ بە 10 کاندیدی سەرۆکی شارەوانی شاری مێردین دەکەن کە یەکێکە لە شارە گەورەکانی تورکیا لە کۆی چەندین باژێری گەورەی باکووری کوردستان هەدەفە توانیویەتی سێ سەرۆکی شارەداری لە ماوەی ڕابردوودا بەدەست بهێنێ ئێمە هەوڵمانداوە لەگەڵ خەڵکێکی زۆر قسە بکەین بەڵام دیارە بەشی زۆریان ئامادەنین گفتوگۆ بکەن یان قسەمان بۆ بکەن سەبارەت بە دۆخی ژیانیان سەبارەت بە هەڵبژاردنەکانی تورکیا لەگەڵ ئەوەشدا ئێمە هەر بەردەوام دەبین لەوەی زانیاریتان پێ بدەین سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی ناوەخۆی تورکیا. ئەم شارە پێویستی بە چییە؟ ئەم شارە پێویستی بە پارکە تاوەکو خەڵک لەگەڵ منداڵەکانیان لە کاتێکی خۆش بەسەر بەرن. بەشداری لەم هەڵبژاردنە دەکەیت؟ بەڵێ دەچم. تۆ هەڵبژاردن بە گرنگ دەزانی؟ لە تورکیادا هەرکام حەزب سەرکەوێ با سەرکەوێ کێشە نییە. لەم شارەدا زۆر شت پێویستە بە بۆچووی تۆ گرنگترینیان چییە؟ گرنگترینیان ڕێگەگرتن لە زۆربوونی بێکاری خراپی شەقامەکان پارک ئەمانە هەموو ئەو شتانن کە پێویستە بکرێت لەم شارەدا. ژیان چۆنە لەم شارەدا؟ هەمی تشت باشن ئەم هەڵبژاردنە چۆن دەبینی؟ وەڵە ئەز نزانم نازانی؟ تێکیلیە من بە سیاست نینە تەنێ کار ji بۆ خوا دەکەم باشە ئەم شارە چی پێویستە؟ پێویستیە ئەوان باژاران بە خزمەتگوزاریە گەلێک هەیە سەرۆکی نوێی شارەوانی چی بکات باشە بۆ ئێوە لە داهاتوودا؟ بە ئەوەیەکە گشتی پێویستیە هەری سەرەکە دووارێ کار دەهەیە بە ئەوەیەکە گشتی پێویستە و دەستهلات دە هەر واریدا خەباتێ بکە بێکاری زۆرە؟ بێکاری لە هەر دەڤەری هەیە ئەوروپا وڵاتی دن بێکاری هەیە تۆ دەنگ نادەیتیانی؟ پەیوەندیە من بە هەڵبژاردنێ ڕەنینە ئەس کاسبکارم دەنگ li gorî wijdana xwe didim. Aqilê min kî bixwaze deng didim wî. Her insanın aklında yüreğinde bir aslan yatıyor. Değil mi? Doğru. Onu da Allah ile biz aramızda yani. احتیاجە شارە ماردین چنە؟ احتیاجوان yani o ev olay çeynevin yani kuştun çeynevi. ئەمنیەت لازم Emniyet baş. Lazım. Emniyet ne harabe? Emniyet tabii go zede ve çetir. باشە O turizm go merdine turizm pır baş. نوکە توریزم باشە؟ Baş. Go çıkas ev xerabatlarından çeynevi, xerabantın çeynevi ve turizmci çetir. یانی ترسێتە هەیە خەرباتن چێ İnşallah anatın netişte kulotun ne. Başı. Ana baş. تو ئامادەکاریکردیە بۆ سەچم بۆ هەڵبژاردن خۆ ئامادەکردیە ئۆی خۆی Oy xaname beder. ئۆی خۆی Bedene bedene. خۆ ئامادەکردیان کەواتە باشە ئەو سەچم گرینگە او seçip iş bu ne hokasın. Yani Hokas mühim ki jmerdine baş be ama bilmiyor. کیش باش Ki iş şugul beke. Ego şugul beke yani şugul evi baş ki bu. باشە بەری ئەو کەس سەرۆکی شارەداری بوو شغڵێکی باش کردیان خراپ کردیە Avcı başı. ئەویش باش Baş. باش بووی نوکەیانی Ana sorun ama tünneyi. Ana turizmci başı. Halk tıfıktago o tişte baş hedbin. Halk yabancı turist birtirteyim. سبارەت بە هەدەپە ئامادەسازیەوە چەوایە چەوە خۆ ئامادەکردینە بۆ ئەو هەڵبژار ڕاستی هەموو سیاسەتێ ji bo hilbijartinê bi rêxistin bi bajarê xwe re bi gundê xwe re bi danû sistendinê bi xebata xwe ji bo hilbijartinê xwe amade dikin em partiyek siyasînin tabî gorî şert û zirûfê Türkiye û şert û zirûfê gelê me em ji
ام خبر خستن دکن ام لسر سیاستک شبو پیشروجا گلی کرد ام وی سیاستی دخوازم بگلی خور پار بکن گلی کرد دخوازیاوی چی شبو پیشروجا چه دخوازن ترکیه دی çok az siyasetek demokratik dixwazin ava bin ser viyavê ava dibin bajarê me navçê me merkeza me siyaseta me li ser viyavî xebatê dikin ev xebat ji bo pêşeroja gelê Kurdî ji bo azadiyê ji bo demokrasî û rastî jî siyaseta em dimeşînin ne ji bo gelê Kurd tenê ji bo hemû Tirkiye di rêya demokrasiyê riya adaletê riya wekeviyê de gav nabavêjin siyasetek nû jen bînin olê em îro siyaseta bînin siyasetek nîjatperestê meşandin li hemberî vê siyasetî gel xwe bi rêxistin bikin siyasetmedar xwe bi rêxistin bikin gel û siyasetmedar daxwaziya xwe kanibin bînin ziman têxin rojevê li ser vî havî em bêxebatê dimeşînin باشە بەری هەڵبژاردنێن ڕابردوو هەڵبژاردنێن بەرین 2014 هەدەفە سەرکەفتنەک دەستهێنا عەجەبە ئەو سەفەرش هەدەفە دکاری سەرکەفتن بەدەست بخە و سەرۆکی شارەداریە باژارێ مەزن دەستێ خۆ بخە rastî gelek alozî astengî bandora gelek xirab îro ser Kurda tê meşandin lê teva viyavî ez bawerim ki ji 2014 zêdetir bi dengekî bilind em ê serkevin gelê me li siyaseta xwe li mafê xwe wê xedî derkevin ji vê awayî em bawerin em di vê awayî di tişika me tune hûn baş zanin sed şehredarî me bi dest xistibûn lê di vê demê de em bawerin ki em ê hîn zêdetir bikin hîn bêtir bi serkeftinek mezin em ê vê hilbijartinê derbas bikin em di vê baweriyê de باشە بەری هەموو وەکی دەبێژن زێدەتر 100 شارەداریە هۆن دەست خستن بەس گەلێک جار دەبێژن ئەگەر هەدەپە جارێکی دنیش سەرکەفتی بە بەس کێشە و پرۆبلەم ئەوە جارێکی دن قەیوم دێتە دیارکردن ئەو خزمەتی خەڵکی باکوور دکە rastî qayyum îro siyasetek qayyum tê meşandin di nava gelê me de gelek tê rexnekirin yanî bi gel re têkilî tuneyî bi gel re hevdîtin tunenin îro tu şehredariya dinerin kirinin we qereqola gel nikanin herin daxwaziya xwe bînin ziman île heydi gelek ciya derbas dibin begete derbas dibin tişna derbas dibin navê wan dinivîsînin yanî lê şehredarî îrada gelle ji bo gelle ji bo xizmeta gelle ji bo gel û şehredarî ji bo pêşeroja xwe ji bo xizmet û xebata xwe bi şehrediyariyê par bike lê ew tişkî wa tuneyî û rastî jî ji bo pêşveçûna şehredariyê jî tu xebatek îro nehatî meşandin lê armanca me ev ki îro nod û pênc şehredariyê me qayyum avêtin ser îrada gel îpotek danî ser îrada gelê em dixwazin gelê me pê bersîvê bin ve qayyumanî îrada gelê me îpotek danî ser lê em vê îpotekê em ê rakir em li hemberî vê îpotekêrin ev siyaseta hûn dimeşînin em jê nerasînin em dixwazin em vê mesajê bidin ê rastî jî di demokrasiyê her roj her dem qayyum û avêtin ew nabin avê demokrasî ev tişkî din ev dibe dîktatorî ez bawer dikim ki eger wextek bixwazin guherandinê çêkinê ji bo demokrasî gav nabavê ev siyaseta irqçî nîjatperest wextek bibîne bi ser nekevin ez bawerim ki gerek xwe biguherînin caret bin xwe ber çav derbas kin siyasetek nûjen dînin olê ji ber vê hevî ez bawer nakim qayyuma carek dil bavêjin lê bavê ji me ne probleme پرۆبلەم چێ نابە Na, ji me ne problem. İrada gelê me piştî derket holê, gelê me em gol em hemberî siyaseta qayyumanin, ew ji me re bes. باش ئیرادەی وە هەر بەردەوامە بەڕێز ئەحمەد تورک ئەگەر هەدەپە سەرکەبە چ دێت هەلبهۆرتن هەندێک جار دەبێژن ئاک پارتی زەنگینە پارەیەوی هەیە ئەسکەر دەستێویدایە پۆلیس دەستێویدایە یعنی ئەمنیەت و ئاسایش دەستێویدایە ئەگەر هەدەپە سەرکەبە
چ دێتە گۆهۆرتن لە باکووری کوردستان؟ ڕاستی ئیرۆ لە ڕۆژهەڵاتە ناوین گەلێک کورد بۆی ئاختۆرێکی گرنگ بێگەلێ کورد تو پسکرێکە وا دەولەتارە چارەسەر نابن بتونەکردنا گەلێ کورد بە ئینکارە گەلێ کورد پسکرێک چارەسەر نابن ڕۆژهەڵاتە ناوینشی ناگێژ دەمۆکراسی ناگێژ ئاشتی ji ber vî havî armanca me sîstemek ev îro gela înkar dikin ew sîstema li hemberî gelan ew werguherandin armanca me ev e mesele me ne şehredarî tenê mesele me pêşeroja gelê Kurd ronayî bibin gelê Kurd û gelê Tirk di siyasetek helbeş demokratîk komerek demokratîk de kanıbın pavra tekiliye dinin. Le dijî înkarê. Hebûna gelê Kurd war qebûl kirin, mafê gelê Kurd war qebûl kirin, gelê Kurd û gelê Türk di tundurê demokrasiyê de kanıbın pavra jiyanekê bikin. Armanca me ev e. Ji ber vî havî ev mücadela me ne ji bo şehredarî tenê. Şehredarî be miş nakin. Lê ji bo pêşeroja me, ji bo rojhilata navîn werguherandin. Gelê Kurd heta îro 3 sala ser înkara gelê Kurd. Lê înkarî ro rabûyî lê mafê gelê Kurd nayê naskirin. Ev maf wextanê naskirin rastî jî lê rojhilata navîn li Bakurê Kurdistanê tiştî werguherandin çê nabe. Aremî û aşitî nayê pêş. Armanca me aremî û aşitî em ava bikin. Ev tekoşîna em didin, xebata em dikin ji bo aremî û aşitiyê yî. Lê rastî şehredarî jî ji bo xizmeta gelê me yî. Em dixwazin bi gelê xwe jî vê xizmetê bimeşin. لە کۆی سی باژێڕی گەورە لە شاری تورکیا ئاکپارتی لە ڕابردوودا 18 باژێڕی بەدەستێنە لە هەڵبژاردننی ناوەخۆیەکان هەڵبژاردننی شارەوانیەکان و شاری ماردین هەدەفە توانی سەرکەوتن بەدەست بێنێ پاش ئەوەی کە ئەحمەد تورک قسەی کرد ئێمە هەوڵ دەدەین بچینە بارگای ئاکپارتی لە شاری ماردین لەگەڵ بەرپرسانی ئاکپارتی قسە بکەین بزانین پلانیان چییە و پرۆگرامیان چیە بۆ ئەم هەڵبژارنەوە بە نیازی چین لەگەڵمان. ئەمەدەکاری ئاکپارتی لە شاری مێردین بۆ ئەم هەڵبژاردنە چۆنە؟ ئێمە دەمێکە ئامادەکاریەکانمان کردووە بۆ ناساندنی کاندیدانی ئاکپارتی. ئەزمونێکی دوور و درێژمان هەیە بە تایبەتی ئەزمموی ناخۆشیشمان بینیوە. دوای ئەوەی ڕێنمایی لە قەندیلەوە هات چەندین خانوبەرە بەو هۆیەوە ڕووخان و دەیان ناوچەی کوردی وێران بوون. هەر بەم هۆیشەوە پرۆسەی قەیوم دەستی پێکرد. پاشان لە ماردین و دیاربەکر و شڕناخ ڕەوشەکە ئارام بوویەوە. لەم هەڵبژاردنەدا پێتان وایە ئاکپارتی بتوانێ سەر بکەوێ؟ ئێمە بڕوامان هەیە ئەوانەی کە لە ڕابردوودا دۆزەخیان بینی نرخی بەهەش دەزانن. ئەمە پندێکی کوردیە بەمانەی ئەوەیە کە خەڵک دۆزەخی لەژێر دەسەڵاتی هەدەبە بینی بۆیە ئەم جارە ئەمە دووبارە ناکەنەوە. لە هەمان کاتیشدا ڕکابەری ئێمە لە هەدەپا لە ڕابردوودا نەیانتوانیوە خزمەتێکی زۆری خەڵک بکات و بە بەهێزیش نابێنرێن. پەکەکە و هەدەپا کە لە ڕابردوودا سیاسەتی بەکارهێنانی بۆمب و ئاژاوەجێڕیان پێڕەو کردووە ئەمە ڕوون بۆتەوە بۆ خەڵکی و ئەگەر جارێکی تریش ئەوان سەرکەون لەم شارەدا دیسان لە قەندیلەوە ڕێنمایی وەردەگرن و خەڵکی شارەکەش زەرمەند دەبن. هەر لەبەر ئەمەشە خەڵک دەنگ بە ئێمە دەدات. بەداخەوە هەندێک کەس دەڵێن ئاکپارتی قەیومی دانەوە لە کاتێکدا ئەوان نازانن کە هەدەپەش لە ڕابردوودا قەیومی داناوە چونکە ئەوانەی لە ڕابردوودا سەرکەوتونە بڕیارەکانی قەندیل جێبەجێ دەکەن نەوەکو بەرژەوەندەکانی خەڵک. هەندێک دەڵێن ئابووری ئێستای تورکیا زۆر خراپە لە ماردین و هەندێک شاری دیکەی باکووری کوردستان ڕێژەی بێکاری زۆرە هەر بۆیش دەرفەتی سەرکەوتنی ئاکپارتی کەم دەبیندرێ لەبەر ئەمەش ئەم جارەش خەڵک دەنگ بە هەدەپە دەدات.
İşte her şey ekonomi değil. Ben ekonominin هەموو شتێک ئابووری نییە. من بە هیچ شێوەیەک پشگیری ئەم بۆچونە ناکەم کە ئابووری تورکیا بەم شێوەیە خراپ بێ. لە ساڵی 2002ەوە تاوەکو ئێستا چەندین پرۆژەی گرنگی ڕێگاوبانمان ئەنجام داوە. 2 نەخۆشخانەی گەورەمان لە ماردین دروست کردووە. هاوکات 12 نەخۆشخانە تریشمان دروست کردووە. بە هیچ شێوەیەک لە ماردین ئەو هەموو زانکۆ و نەخۆشخانە و قوتابخانە و ڕێگاوبانی وەکو ئێستا بوونی نەبووە. هاوکات ماردین و شڕناخ و دیاربەکر فێری دادوەری سۆشیال بوون. هەروەها لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کەس وەک ئەردۆغان نەیتوانیوە دادوەری لە نێوچینی هەژاران دروست بکە. خەڵک هەموو ئەمە دەزانێ. تۆ دەڵێ ئابووری خراپە، بەڵام خەڵک ئێستا باش دەزانێت کە ئاکپارتی خزمەتی زۆری کردووە. ئێمە ناتوانین هەموو خەڵک لە خۆمان ڕازی بکەین، بەڵام توانی ومانە زۆرترین خزمەتی خەڵکی خۆمان بکەین. بۆ بەدەستێنانی کورسیەکانی ئەم شارە ڕکابەرێکی زۆر لە نێوان ئاکپارتی و هەدەپەدا هەیە. هەدەپە دەڵێت ئاکپارتی لە ماوەی ڕابردوودا ڕەوشێکی خراپی ئابووری لە تورکیا هێناوەتە ئاراوە و خەڵکێکی زۆر لە شاری مێردین و شارەکانی دیکەی باکووری کوردستان بێکارن بۆیە ناتوانێت سەرکەوێ. هاوکات بەرپرسانی ئاکپارتیش دەڵێن مەهەپە بەر لەوەی بتوانن خزمەتی ئەم شارە بکەن شەڕ و ئاژاوەیان بۆ ئەم شارانە هێناوە و سیاسەتی خەندەقیان دروست کردووە. ئەمە ژوای کردووە کە شانسی ئاکپارتی لە داهاتوودا بۆ سەرکەوتن زیاتر بێت. هەموو وەڵامی ئەو پرسیارانە و ئەو بۆچوونانە لە ماوەی چەند ڕۆژی کەمی داهاتوودا وەڵام دەدرێتەوە و دەردەکەوێت. ئایا ئاکپارتی یاخود هەدەپە لەم هەڵبژارنە سەرکەوتن بەدەستدێنێ؟ تا باسێکی دیکە و باسێکی دیکەی باژێرێکی باکووری کوردستان بەخواتان دەست پێ.